هاوڵاتیان لە ڕۆژانی جەژندا لە مەیدانەکانی ئاژەڵ فرۆشانن تا سنەتی قوربانیکردن زیندوو بکەنەوە. هاوڵاتیەکیش دەڵێت هەموو ساڵێک قوربانی دەکات و لە ڕووی دەرونیەوە زۆر ئاسوودەیە. والله تا نازانم بڵێم چی حقا هەموو کەسێ بیکات چونکە ئەمە سونەتێکە ئەبێ لە ژیاندا هەموو کەس بەردەوام بێ بیکات. ئەو تەخوا بۆ خوای گەورەیە و لەبەر خاتی ئەوەی کاتی خۆی کە ئیسماعیل حەزەتی ئیبراهیم لە خەویا وتی ئەبێ ئیسماعیل بکەی بە قوربانی. ئەوی خەوەکەی هێناوە دوو وتی بە ئیسماعیل من ئامادەم لەو پێنەوەدا بمکەی بە قوربانی. خوای گەورەیش ئەمری کرد لە جاتی ئیسماعیلە مەڕێ بکە بە قوربانی. لە ناخی دڵەوە هەموو ساڵێ من ئامادەم هەموو ساڵێ ئەیکەم پشت بە خوای گەورە. زۆر پێ خۆشحاڵین. دابەژنەکردنی موچە و قوڵبوونەوەی قەیرانی دارایی لەسەر هاوڵاتی بارودۆخەکەی کەمێک گۆڕیوە بە شێوەیەک چێوار و خاوەن ئاژەڵەکان دەڵێن لە چاو خۆیدا قوربانی دەکرێت و ئەگەر موچە پێش جەژن بدرایە هاوڵاتی زیاتر قوربانی دەکرد. وڵای براگیان ئەمە مەیدانێکیان بۆ داناوین مەیدانی ڕسمیە کەس ناتوانێت لەم لەوە لە حیوان بفرۆشێ کە بێتە ئەم مەیدانە دێ ئیسا تا ئیسا خەڵکێکی کەم خۆتان بە چای خۆتان دەبین خەڵکێکی کەم ڕووی کردوتە ئێرە داوا لەو هاوڵاتیانە ئەەکەین کە حیوانیان هەیە بێرنی ئەم مەیدانە لەبەرەوە لێرە سەعرێکی مناسبە خەڵکەکە ئەتر ئەیفرۆشین لەیرا بە سەعرێکی گونجاو بێتە ئێرە ئەم خەڵکە ئەزانە مەیدانە لە لاکۆڵانە هەرکیەوە بۆ خۆیەتی سەعر بۆ خۆیەتی بەس لەیرە حیوانێکی تەندروست و حیوانێکی پاک پێفرۆشین و ئەیبا لە قەسابخانە لەوێ پاکەکەن و ئەی بنەوە لە ژێری چاودێری دکتۆری بەڕێزایە. زۆری فەرق نییە لەگەڵ ساڵی ڕابردووانە وەڵا بەڵام بە تاکید موچە نەهاتنی موچە و پێنەدانی موچە بە فەرمانبەران تەسیری زۆری هەیە لەسەر قوربانی. قوربانیکردن یەکێکە لە گەورەترین سونەتەکانی جژنی قوربانی پیرۆز و هاوڵاتیانیش بەسەربڕینی ئاژەڵ بەدەستێنانی ڕەزامەندی خوای گەورە ئەو سونەتە گەورە و پیرۆزە زیندوو دەکەنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.